لە دارەشمانە ئەستێرەیەک لەدایک بوو لە قەڵەتوالان بوو بە مانگ و مانگ هاتە خوارێ بۆ دەشتایی و نێو گۆیژە و گڵە زەردە لە بەهارێکدا خۆر حەزی لێ کرد و هانی لە دوای نۆوەرس لە مەڵکەندی مانگژانی گرت و کوڕێکی بوو برایم پاشاش ناوی لێنا سلێمانی دەستخۆش بینەر و بیستەری کوردستان 24 شەوتان باش سڵاو و ڕێزێکی سلێمانیانەتان لێبێت خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەم شەو لە بەرنامەیەکی تایبەت لە یادێکی تایبەت بە یادی 238 ساڵی بنیادنانی شاری سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بارگای مەلیک مەحموود لە شاری سلێمانی لەگەڵ میوانەکانمانە بە یادێکی تایبەت لەگەڵتانە دەبین. بەڕێزان دیارە وەکو دەزانین سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە. ئەم شارە کە هێندە دەوڵەمەند بێ بە کولتور و بەناونیشانی جیاواز لە ناو کولتوری کوردستانە بە شێوازێکی جیاوازتر دەناسرێتەوە دەمانەوێت پێکەوە لەگەڵ میوانەکانمانە یادێک لەو مێژووە لەو شارە بکەینەوە. میوانەکانمتان پێ دەناسێنم و هەوڵ دەدەین لەگەڵیاندا گفتوگۆی ئەوە بکەین کە ئەم شارە چەند خۆناغی بڕیوە وە مێژوو و زۆرێک لەو شتانی کە تایبەتە بەم شارە. کاک ڕاستی جەمال کوردی ژەنیاری ئامێری عود میوانمانە زۆر بە خێراتی کاک ڕاستی هەروەها کاک ئازاد مەحموود تۆفیق شلک مقامبێژ و هونەرمەند کوڕی هونەرمەندی ناسرا و محمودی تۆفیق شلک ئەویش میوانمانە زۆر بە خێراتی کاک ئازاد. مامۆستا فەهمی ئەمین عەزیز کەتایەتی شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە میوانمانە زۆر بە خێراتی مامۆستا گەورەت کردین. دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر وەکو پارێزگاری سلێمانی زۆر بە خێراتی شانازخان شاناز جەمال وەکو کەسێکی شارەزا لە بواری کولتور میوانمانن. دەرفەتێکی باشە مامۆستا بۆی کە هەندێک بابەت کە ئەگەر ڕەنگە ئێمە وەکو تا ڕادێگنەوەیکی نوێ هەندێک قەدرزان بین بە ئەم شارە ئێوەمانان زۆر قەدرزانترن بۆ ئەم شارە دەمێت لە زاری ئێوە سلێمانی بناسم وەسفێکی ئەم شارە بکەن مێژووی ئەم شارەمان بە شێوەیەکی کورتیش بێ بۆ باس بکەن ئەزانین کە مێژوەکە دوور و درێژە بەڵام دەمێت ئێوە وەسفێکی سلێمانی بکەن. سلێمانی بەڕاستی تا چەند دەربارەی قسە بکەی هەرکەمە من پێشەوەی بچمە سەر مێژووی مناڵی خۆم لە ناو شاری سلێمانی کە گەورە بووم و لێرە لەدایک بووم. شاری سلێمانی لە ساڵی 1820 پاش 6 ساڵ لە بنیادنانی 10,000 کەس بوو دانیشتوانی 2144 ماڵ بوو لەم 2144 سیانزەی جوولەکە بوو 9 کەلدان بوو 5 ئەرمەن بوو وەک مێژوو نووسیوێتی. خۆم شاری سلێمانی جوولەکەم بەبیرە مناڵی خۆم لەگەڵ مناڵی گاوران و مناڵی جوولەکە هەڵسوکەوتم کردووە. ئەم شارە شاری هەڵمەت و قوربانی شاری جوانی شاری پێکەوە ژیان بۆ لە دێر زەمانەوە بڕواتان بێ فەرقی بینی ئێمەی ئیسلام و جوولەکە و مەسیحی فەرق نەبووە. باشە مامۆستا یعنی بابەتێکی زۆر لەم سەرەتای شتێکی زۆر جوانە باس کرد بابەتی پێکەوە ژیان دەمێت لە ڕووی پێکاتەکانەوە لە سلێمانیا چ لە کۆناوە ئەگەر ئێستا بەراوردیکەین بە ئێستا مقارنەیەکی چۆن ئێوە چۆنیە بینن ئەو پێکەوە ژیانە هەر درێژەی هەیە هەتاوەکو ئێستا پێکاتەکانی شار ئێستاش پێکاتەیەکە کە بەو مێژووە بخواکە سلێمانی هەیەی ئەگەر مەبەس باری کۆمەڵایەتی بێ بەڕاستی جێی داخە بڵێم ئێستا وەکو جاران نییە. جاران سلێمانی 8 گەڕک بوو هەموو گەڕەچێک بۆ نمونە من عەرزم کردی پێشەوەی کە دەستکەین بە بەرنامەکە لە سابونکەران لەدایک بووم بەڵام لە پشتەرا گەڕەکی کارێزی ئەحمەد زەنگەنە گەورە بوو هەموو ماڵێک خوشک و برای یەکترێ بوون کاسە دراوەسێتی هەبوو. ئێستا ئێوە ئەو پێکەوە ژیانە نابینن؟ نەخێر مەگەر قەیمیەکان وەکو ئێمە بۆ بە حکمی ئەوەی هەموو کەس ئێمەژۆڵە بە ژیانەوە ژیانەکە قورس بووە. ئەو حەلا کاسبکارێک ئەگەر ئەمڕۆ بەشی ئەمڕۆی پایاب کردایە
ئەیگو خوا بۆ سبێنێ خوا کەریمە ئەو خوا کەریمە ئەمێ ئاسوودە بوو ئێستا ئەمەی مرۆڤەکان بە ئام ئاسوودە نییە. زۆر باشە مامۆستا حزوری تۆ لێرە ینی ئەرشیفێکی گەورەی شارەکە بەدڵنیایەوە بە قسە و پرسیاری زیاترمان ئەبێت. دکتۆر زۆر بەخێر هاتی. جەنابە جیا لە سیفەتی وەزیفی خۆتان وەکو پارێزگاری سلێمانی دەزانم کە ئاگایەکی باشیشتان لە کولتوری شارەکە بە دیاریکراوی هەیە. دەمەوێت ئێوە سلێمانی بناسێنن و ناوە بم دوایانە هەنێک گلەی هەیە لەوەی کام شارە گۆڕانکاری کرد و مامۆستا فەهمیش ئاماژەی پێکرد. دەمێ بزانم ئێوە ئێستای سلێمانی چۆنە بینن. سلێمانی بە درێژایی مێژووی دێرین و تازەی بە ئێستاشیەوە بە کورتیەکەی ماک و ماناو ناوەڕۆک و مەڵۆ و مەکۆی مانەوە و بەردەوامبوون و گەشەکردنی کوردەواری و کوردایەتیشە. زیندوێتێکی زۆر لەم شارەیە هەیە، جیاوازێکی زۆر هەیە. ئەوەی جەنابی مامۆستا فەرمووی ئەو باسی پەیوەندی کۆمەڵایەتی شارنشینەکانەکە ئەگینا هەمان ئەو ڕۆحی پێکەوە ژیانی لە بینی ئاینە جیاوازەکان هەیە بەردەوامە، لە بینی نەتەوە جیاوازەکان هەیە بەردەوامە، لە بینی مەزهەب و تەریقەت و مەدرسە جیاوازەکان هەیە بەردەوامە و شاری کۆکردە و کۆکەرەوەی هەموو جیاوازیەکانە. ئەوەی سلێمانی لە شوێنی تر جیاکاتەوە بۆ نمونە تۆ سێری مەسیحەکانەکەی لە شاری ترە وەکو سەربازگەیەک شوێنێکیان بۆ جاکردوونەتەوە و زۆر جاریش مستەهدەفە بن بۆ هەر بەریەکەوتنێ. بەڵام لە سلێمانی بوون بەشە لە تەونی کۆمەڵایەتی لە گەڕەکی منادراوسێم هەیە بە ئیستاشەوە جوولەکەیە هەمە مەسیحیە هەمە بەهائیە هەمە فەیلیە گەشتبینن بۆی کە سلێمانی هەر بەردەوامە لە 4 ساڵی ڕابردوو بە ئیمساڵیشەوە لە ئاستی هەموو عێراق سلێمانی بە پایتەختی پێکەوە ژیانی هەموو عێراق هەڵبژێردراوە و هەر 4 ساڵەکە خەڵاتی عێراقمان بۆ پێکەوە ژیان وەرگرتووە لەم بارودۆخەی کە خەڵک لەسەر ئەرزی عێراق ئاوارەیە لەسەر وڵات. باشە دکتۆر لەو خاڵەوە کە باس کرد ناساندنی وەکو لە 2019 زانین کە یونسەوەکو شوێنێکی دیار سلێمانی ناسانۆکو شوێنێکی شارەزا و شارێکی داهێنەر لە بواری ئەدەبا ناساندی دەمەوێت لە ئاستە جیهانیەکەیە یعنی ئێستا زانین کە زۆرێک لە شارەکانی دنیا لەوە دەرچوون کە تەنها وەکو شارێک ببینرێن بە جۆر لە جۆرەکان جیهانی بنەوە. ئەمە بزانم لە نەخشە جیهانیەکە سلێمانی چۆن جێ خۆی کردوتەوە. توانم پێت بڵێم سلێمانی بەقەت دەوڵەتێک ئێستا لەسەر نەخشەی جیهان و دیبلۆماسیەتی جیهانە. جارێ ئێمە وەکو پارێزگای سلێمانی باشترین پەیوەندی ڕاستە و خۆمان لەگەڵ هەموو کونسڵخانە و باڵوێزخانەکان هەیە کە لە عێراقن هی دەوڵەتان لەگەڵ دەوڵەتان هەیە. تەنیا لە دوومانگی ڕابردووە ئێمە توانیمانە بەو پەیوەندیانە بایی 20 میلیۆن دلار زیاتر پرۆژەی خزمەتگوزاری بۆ سلێمانی بکەین نەپارەی هەرێم بۆ نەپارەی حکوومەتی ئیتیحادی بووە. لە هەمان کاتە سلێمانیمان کردووە بە شاری داهێنەری ئەدەب لە یونسکۆ لەگەڵ 246 شاری هەموو دنیاە هاوتایەکین ئێستا لەگەڵ 35 شاری داهێنەری ئەدەبی لە دنیاە دەستە خوشکی یەکترین. ئێمە لەگەڵ شاری مانچستەر و نۆتینگهام دەستە خوشکی و کاری هاوبەشمان هەیە. هەفتەی ڕابردوومە لەگەڵ بەڕێوبەری جێبەجێکاری شاری ئەدەبی مانچستەر لە مانچستەر کۆبوومەوە و سێ کاری هاوبەشمان بەیەکەوە هەیە. لەگەڵ شارەکانی بۆدرۆ ئەنگۆلیمی فەڕەنسا هەمانە. لەگەڵ ئەمڕۆ دوو نامەم ناردووە لەسەر داوای خۆیان بۆ مایەری میونخ و بۆ سەرۆکی شارەوانیان کە خەریکی دروستکردنی پەیوەندی لەگەڵ ئەوانە لەگەڵ کتێبخانەی نێودەوڵەتی ئۆسلۆ هەمانە و تا ئێستا نزیکەی 200 کتێبم لەسەر ئەرکی خۆم گەیانوەتە ئەو کتێبخانە نێودەوڵەتی و بەشی زمانی کوردی لەو کتێبخانەیە لەگەڵ شارەکانی ئەمریکای هەمانە بە تایبەتی ڤەرجینیا و واشنتۆن لەگەڵ نیویۆرک هەمانە لەگەڵ دامەزراوەی مؤسسەی کەنایسی ئەمریکی و هاتوونەتە سلێمانی و میوانداری ئێمەیان کردووە بۆ شارەکەی خۆیان لەگەڵ هۆڵندایە هەمانە لەگەڵ ئەڵمانیایە هەمانە لەگەڵ تورکیا لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ ڕۆژاوای کوردستان و لەگەڵ باکووری کوردستان و ئەو دەوڵەتانەشی کە ئەوانی بەسەردا دکتۆر کە ئێستا سلێمانی لە هەنگاوە باشەکانی خۆیەتی خانمێکیش لەباری سلێمانیەوە بدوێت شاناسخان زۆر بەخێراتی بەجێ کوردی جوانەکانتەوە زۆر سپاس. ئێوە ئێستای سلێمانی چۆنە بینن و بەو پێی کە شارەزایەکیشتان هەیە لە بواری کولتوریە ئەو ئاشنایەتیتان لەگەڵ کولتوری سلێمانیە چ چیرۆکێکە بۆ ئێوە؟
سەرەتا زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ هەموو لێرە کۆبووینەتەوانێت و زیاتر بۆ دەوڵەمەندکردنی قسەکانی جەنابی کاک دکتۆر و کاک فەهمی. بێگومان بەپێی زروف و بەپێی زەمن و بەپێی ساڵەکان و بەپێینەوەی ئێستا ژیانە گۆڕێت ئێمە بڵێ ناگۆڕێ گۆرانکاریەت لە بەرەوەی بە حکمی ئێمە وڵاتانی دەرەوە تێکەڵمانە بێ لە کللتوری ئەوان لە تەنانە جلوبەرگی ئەوانەتوانم بڵێم خواردنی ئەوان هەموو شتێکیانێتە ناو ئێمەوە ئەتوانین بڵین کاڵ ئەبێتەوە کەمێک نەک لە ناو ئەچێت چکە ئێمە هەتا جیلی ئێمەمانان مابێت و ئەوەی کە لە بە خۆشحاڵیەوە ئێستا ئەبینم هەر کەسە لە ماڵەکەی خۆیەوە یعنی جوختەکە بۆ ئەوەی زۆر جوهدێکی بەدڵسۆزانە ئەکا بۆی کولتورەکە بپارێزێت. باشە زۆر لە خەمی جلی کوردیایەتی و زۆر باسی جلی کوردیەکەی لە کۆندا ئەوەی کە ئێوە شارەزاییتانتیایە هەبێ جیازی جلوبەرگەکان چۆنا لە کۆنی سلێمانی و تا چەند ئەو مۆرکە کوردەواریە لە ناو جلوبەرگە نوێکانە پارێزراوە. جلوبەرگی کوردەواری بەپێی ناوچەکانە گۆڕێت ئێمە ئێستا باسی جلوبەرگی سلێمانیەکەین بەڵێ جلوبەرگی سلێمانی زیاتر کە پێک هاتۆ لە کەوا بۆ چەند پارچەیەک بووە کراسی کوردی بۆ کەوا بۆ چەفتە بۆ کۆڵوانە بۆ ئاوڵ کراس بووە کەوای ناولۆکە بووە کەوای ئەتوان بڵێن سەڵتەی ناوار بۆ زۆر شتی لە خۆی گرتووە لەم بابەتانە کە باسی ناوارەکەین وەختی خۆی وەکو ئێستا نەبووە زستان سەخت بووە ناوجلەکان لۆکیان تێکردو مادەیەکی گەرمیان تێکردو بۆی بتوانن بەرگە بگرن تەنانەت ئەو پشتی جلانە بە ئێستا ئەمەی منیشان ئاستان قسەشەکەی لەبەری دیزایانی کۆنا بەڵێ ینی شەرفمەندم بۆی کە جلێکی ساڵی چلەکانی سلێمانیم لە بەرادەسی تۆ خۆش بێکە بۆ هەست بۆ سەرمایە ناکەم تۆزێک ترسا بۆم لە کەشەیەکی یان کەشێکی کراوە پێچە زۆر سار بێ بەس ئەو پێگاتی کە تۆ باسەکر یارمەتی یاوم بۆ ئەخ لەبەروی ناخان ناو ئەو جلە تەغلیف کراوە بینیت قماشێکی پێوە کرا بۆی هەست بە سەرما و گەرمانەکە لەی من چۆنە و باسێکی بکەیت ئەمە کەوای سلێمانی چوار پارچێ ئەوە ژەر کراسی سلێمانیە هەر سادێ جلی سلێمانی سادە بووە زۆر پارچە پارچە نەکراوە توان بڵێن وەکو جلەکانی خۆر هەڵات ئێستا ئەوان زیاتر جلەکانیان پشتێنەکەیان زۆر زۆرە کراسەکەیان زۆر چرچیتیا بە سلێمانی زۆر بە سادەی جلەکانی یەناوە و کولتورێکی جوانمان هەبووە هەم بۆ لەبەرکردن و بۆ کاری ڕۆژانەش ئاسانتر بۆ وەک لە جلی ناوچەکانی کە پۆشیویانە. زۆر باشە کاگەزات دێمە لای ئێوە توان بڵێم بەشە زۆر هوەریەکەی بەرنامەکەن زۆر زۆر بەخێر هاتن کە پێشەوەی دەست بە بەرنامەکە بکەین بە دەنگە گەرمەکەت و بۆ مەقاواتی پێشەش کرد هێجانێک لێر دروست کرد کاگەواڵ ئەزان بەستەوە گوێت لێ نەبوو ئەو گەرمی کە بەدڵاگام لێ بوو ئەزان دەنگەکەی بەم ناوە بڵاو بۆیەوە بە تەواوەتی پێچەم ناو گویان لێ بوو سپاس بۆ جەنابێت سپاس بۆ ئەم خەڵکە جوانانەی کۆ کردوتەوانە پیرۆزبایی 230 ساڵی سلێمانی ئەەکەمۆڵێ و کە ئێماڵێن ساڵێک لە تەمەنی ئەڕوا بەڕاستی پێمان ناخۆشە لە کاتێکا بەڵام لە عینەوەی خشار دڵمان خۆشەکە ئەچینە پێخینە ساڵی تازەوە ئینشاڵڵا چاو خۆش بێت قسە و باسمانە بێدۆکو کوڕی کەسایەتێکی شاری سلێمانیەوە کاگراسی جەنابی شەبە خێراتی دوای قسە باسی هوەریشمانە بێت لە ڕوانگە هوەریەکە و سلێمانی شەبینین لە زمانی ئێوەی بینین بەڵام با یەک مەقامی فەرمونیەوە فەرمونی
ڕۆڵە بەچی بمە کاچی شوێ ئاگرمۆ ڕۆڵە لەنا کاریا خاکم ئەی ڕۆ بەسرە أمرم بو جان خوايا بمجيني تال جان لبريا بريا يا ليلة بايا عايشة قولي وفاطمة ورعنايا ظالم باب لا قالمنايا عايشة قولي وفاطمة ورعنايا ظالم باب لا قالمنايا ويداك لنا كون برين مداك لنا آمين امتقان يدايا آمين امتقان يدايا آمين امتقان يدايا صد بريا يا الليل بايا عايشة قولي فاطمة ورعنايا ظالم باب لا قالمنايا عايشة قولي وفاطمة ورعنايا ظالم باب لا قالمنايا ئەی دەنگە خۆش بێت دەنگە خۆش بێت دەنگە خۆش بێت کاگازات نازانم لە ڕێت بۆسم تا دەنگێت تۆزی ساحەتەکە لەگەڵ کاگڕاستی باسێکی ئەم جۆرە مقامانەمان بۆ بکەی کە بە جۆرێک لە تایبەتمەندێتی سلێمانین ئەمانەت جۆرە مقامێک بوو دەستا خۆش بە زۆر سپاس بۆ میوانناریە ئەم مەقامی سەفەرە مەقامی سەفەر ئەتوانین بڵێن ئەگەر لە ڕۆ هونەرێکەوە باسی بکەم چواریلەی یەکەمی مەقامی بەیاتەوەتە تێتراکۆرتی یەکەمی مەقامی بەیاتە ئێمە مەقامێکمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ناوی مەقامی بەیاتە کە لە ئێران پێوترێ شور دەستگای شورە زیاتر لە ناوچەکانی تر تورکیا و عێراق و سووریا و ئەوانە پێوترێ بەیات اینجا ئەم مەقامی سەفەرە کە بەڕاستی لە ڕۆهونەرێکەوە ناتوانین پێی بوترێ مەقام چکە لە چوار دەنگی سەرەتایی
مەقامی بەیات پێکاتوە بۆیە بەشێکە لە مەقامی بەیات با بڵین چواردەنگی یەکەمی مەقامی بەیاتە هەمیشە کە ئەوترێ لەم شارەیەکە تایبەتمەندی ئەم شاری هەبووە شاری سلێمانی ئەگەرچی تۆزێ نزیکایەتەکەیە لەگەڵ هیجرانی ئەوەی کە لە کەرکووک ئەوترێ بەڵام هەرێکان تاموبوونی ناوچە و شارەکەی خۆی هەیە تایبەتمەندەکە ئەوەیە وەکو باسم کرد لەو چواردەنگی سەرەتای مەقامی بەیاتە دروستەکرێت ئەگەر زۆر بەوردی و لە ڕۆهونەرەکە و باسی کەم لەوانەیە بۆ بینەر خۆشڵە بەگشتێکی ئەوەیە سەر بۆ مەقامەیە و کە لەم ناوچەیە ئەو دەنگانی کە چڕویانە وەکو حەمە ساڵح دیلان لەگەڵ خوا لە خۆش بوو محموی تۆفیق شلێک و چەندەها کەسی تر بوون منە عوسمانی خاڵەحسە ئەمان زۆر بە شێوازێکی کوردیانی ناوچەی سلێمانی و تویانە و هەر چۆنێکیش بووترێ هەر تاموبوونی ئەم شاری هەیە و ئەو میلۆدی کە دواتریا ئەوترێ هەر بێگومان هەر سەر بە و مەقامە و هەر لەو دەنگانەیە یاریەکە چۆن ئێستا کاگازات ئەو ئامینەی لە دوای ئەو مەقامەوەوت ئەمە لە ڕووی هەم لە ڕووی هوەرەکە و لە ڕووی شیکاری پەیژەکەیە و لە ڕووی ئەوەی کە تاموبوونی شارەکەی چۆن تیا ئەبینینەوە زۆر باشە کاگازات کاگڕاستی یارمەتیە نونەی باوکی بەڵەوە تەفاسیلی هەیە تاکاتە بەڵام یارمەتیشیان باسی باوکتی کرد دەمەوێت وەکو ئەگەر بە کورتیش بێ و ئەزمموی خێزانی خۆتان و ئەو گۆشەنیگا هوەری کە هەم خێزانەکەی خۆتانە هەمووکو سلێمانی هەیەی ینی لە ڕوانگە هوەریەکەەوە سلێمانی چۆن تێپەڕاندووە من فەخر بۆ قسەیەوەکەم زۆر سپاس دەکەم ئێمە وەکو عایلەی محموود تۆفیق شلێک بەڕاستی عایلەیەکی هونەرمەندین حەزیشمان لە شاری سلێمانیە بەڕاستی زۆر عاشقی سلێمانین ئێمە باوکم چوار برابوون ئەو چوار برایە لە دایکیانەوانێ دەنگیان بۆ ماوەتەوانێ دایکیان ڕۆژێ ڕۆژان باوکم لە چوومە تۆماڵ و سەریم کردو برایەکی باوکم کە ناوی مامەقالە بووە لەسەر ئێسترێک کەوتەتە خوارە و ملیشکاوە لەسەر کۆشی نەنکم بووە لایلایەکی بۆ کردووە ئیترڵی ئێمە ئەم دەنگە خۆشەمان لە دایکمەوە بۆمان ماوەتەوانی جا باوکم ئاشنایەتی زۆر بۆ لەگەڵ زوربەی زۆرێکی ناخۆش عەفوو شتێکی خۆشی هێناوەتە بەتاکید من مامە عەباسم دەنگی خۆشە مامە عەلیم بەڕەحمە بێ کە ناوی عەلی فۆتا بوو بەوە بەناوبانگ و دەنگێکی زۆر زوڵاڵ و جوانی پێوە بوو ئیتر چۆنە ئایلەکەمان بووە بە مەجموعەیە هونەرمەند لە ناویە کاتواوی نەتەوانی زۆر باشە زۆر باشە زۆر بەخێر هاتی مامۆسا کاگازات وتی ئێمە بنەماڵەیەکین عاشقی سلێمانین ئەمە زۆرێک لە ئەو کەسانی کە ڕەنگە هەندێک جاروک و میوانیش دێنە سلێمانی ئەم قساکەن ئەم قسە و عاشق بوونی سلێمانیە و ئەم وەسفە گەورانی کە ناوەناوە و زۆر جاریش نەک ناوەناوە لە ناو ئەدەبیاتە زۆر تێبینی ئەکرێت سلێمانی بە ئەنواع شێوە وەسف کراوە ئەم وەسفی سلێمانی و ئەم عاشق بوونی سلێمانی لەلایەن بیانیەکانەوە لەلایەن غەیرە سلێمانیەکانەوە ئەم هەموو وەسف و جوانی سلێمانی بۆ چاوەکەم سلێمانی هەموو شتێکە لەگرێ چ لە خۆشەویستی چ لە لێبوردی سلێمانی هەموو کەسێک کە هاتۆتە ئێرە بینێوێتی ئەهلەکەی چۆنن ئەهلی سلێمانی شاری سلێمانی بەڕاستی خۆشەویستی لە دڵ و دەروونیانە هەبووە بۆ هەموو مرۆڤێ نەک هەر کورد چی کەسێ هاتووە چوون بۆ لای دوکانێک ڕێزی لێژێراوە چوون بۆ چایخانەیەک ڕێزی لێژێراوە حتا نیان هێشتۆ پارەی چاکە بە ئەو بیانیە با بڵین ئەمە وای کردووە سلێمانی خۆشەویستی خۆی دەربڕێ دەرەخا لە لای هەموو کەسێک لە دەرەوەی سلێمانی بێ لە عێراقەوە بێ لە وڵاتانی دەرەوە بێ خۆشەویستیان بۆ دەربڕیوە ئەوانش خۆشەویستی شاری سلێمانی چووەتە دڵ و دەروونیان مامۆسا ڕێگەی جیاواز گیراوەتە بەر بۆی چیرۆکی سلێمانی بە شێوازی جیاواز بگەڕێتەوە ینی 238 ساڵێک تەمەنی ئەوەیە کە دەبینین کە کتێبخانەکان بە شێوازی جیاواز ئەو گێڕانەوانی کە تا ئێستا کراون بۆ سلێمانی ئەو کتێب و نووسراوانە ئەو بەڵگەنامانی کە تا ئێستا لەسەر سلێمانی بەردەستن
ئێوە چەند لێ رازین ینی پێتان وایە حەقی تەواو لە ڕووی گێڕانەوە و نووسین و ئەدەبیاتەوە بە بەشارەکە درابێت؟ ئەگەر بڵێم سەیس نەخێر زیا هەڵەگرێت لەوەی کە لەسەری نووسراوە چ لەلایەن نووسەرانەوە حتا لەلایەن شاعری کەڵە شاعرمان هەیە ئەمە مەحی ئەمە مەولەوی ئەو فلۆ نالی و سالم و بێکەس و شێرکۆ بێکەس وەصفی شار کراوە بەڵام بەڕێی من حەقی خۆی بە تەواوی نەگراوەتێ لە داهاتووە ڕەنگە گەنجی وە شاعری وە دروست بێ زیاتر با بڵێن وەصفی شارەکە بکە. زۆر باشە. دکتۆر هەڤاڵ زۆر کاتە وترێت بەم دواییانە و لەم ساڵانەی دواییە بە جۆرێک لە جۆرەکان سلێمانی جۆرێک لە پاشەکشەی لە ڕووی فەرهەنگی و کولتوری و زۆر بابەتی دیکەوە پێوە بینرێ هەندێکیش گەشتبینانە ئاڵن سلێمانی زۆر قۆناغی ئاوای تێپەڕاندووە. ئەم شتێکی ئێستا لە سلێمانیە ئەبینرێ ئێوە مەزەناکەن کە کاتی و تێپەڕ بێ و سلێمانی بتوانێت ئەمەش تێپەڕێنێ وەکو ئەزمونێک لی بڕوانەیە یان هەر بەڕاستی مەترسێکی فعلی لەسەر سلێمانی هەیە لە هەموو ڕوویەکەوە. زانی ئەم شارە بابانیەکان هەڵیان بژاردۆ بیکەن بە پایتەختی مینوشینەکەی خۆیان وە لە قەڵاچوالانەوە بیگوێزنەوە بۆ سلێمانی 230 ساڵە ئەمەیان کردووە بەڵام مێژووی ڕاستەقینەی سلێمانی زیاتر لە 50,000 ساڵە یەکێ لە کۆنتترین شارستانیەتەکانی مرۆڤایەتی و بەتایبەتی مۆزۆپۆتامیا لە سلێمانیە. ئێستا 50 تیمی پشکنینی و دەوڵەتی لە سلێمانی خەریکی پشکنینی شوێنەوارەکانن. مۆزەخانەکەمان یەکەمە لەسەر ئاستی عێراق. ئەم شوێنە شوێنێکی ئاسایی نییە و بە ئاسانی کۆنتترۆل نەکراوە بە ئینگلیزەکان کۆنتترۆل نەکراوە ئەوەی شێخڕەزاڵێ نەکەوتۆتە بەرداشی ڕۆم و عەجەمەوە. ئەم شارە بۆ پایتەختی میرنشین دروست کراوە نەک بۆ شارێکی ئاسایی. بۆیە چ لە سەردەمی بابانەکان چ لە سەردەمی حکومداری مەلیک مەحموودی نەمردا کە ئێمە ئێستا لە ماڵە بارەگاکەیە دانیشتوین و ئێستا مەڵکی پارێزگای سلێمانیە بۆ پایتەختی حکومداری سلێمانی دروست کراوە. بە هاتنی ئینگلیز و دروستبوونی دەوڵەتی عێراق سلێمانیان لە پایتەخت و دەوڵەتداری خستووە. 100 ساڵی ڕەبەقە سلێمانی پێی وایە غەدری لەیەکرێت پێی وایە زوڵمی لەیەکرێت چکە سلێمانی بچوو کراوەتەوە کە کراوە بەلیوە گەورە نەکراوە. بۆیە ئەوە سلێمانی بەڕاستی ناز و منەت و مافی هەیە کە داواکاری هەیە و بەکەم ڕازی نابێ. ئەوەی لە سلێمانیا هەیە زۆر زیاترە لە ڕووی باشەکان و لە شارەکان بە ئیستاشەوە. ئەوەی لە سلێمانی هەیە زۆر پێشکەوتوترە زۆر گەشت و کردوترە لە هەر بوارێ تۆ بیگری بەڵام خەڵکەکەی بەوە ڕازی نابێت چکە چاوی لە زۆرترە لە باشترە لە چاکترە لە ئایندەیە لە گۆڕانکاریە چاوی لە نیەیە بەکەم ڕازی نابێ. یعنی ئەگەر من بێم بەراوردی سلێمانیت بۆ بکەم بەراورد ناکرێ ینی لە بەرنامەیەکە تەواو نابێ. شار نییە لەم شەرقەیە دوکان و بازاڕەکانی پشتەوەی ماڵی نیشتەجێبوون و کەسوکار و ژن و مناڵەکانی بووبێ. سلێمانی کۆمەلگایەکی کراوەیە. سلێمانی ژن ئامادەی لە هەموو بنج و بناوانێکیا هەبووە. سلێمانی لە پەروەردە و فێرکردنە لە هونەرە جوانەکانە لە کراوەی کۆمەلگا و ئازادی ژنە نمونەی نییە. من یەک نمونە بۆ جەرمۆ هیوادارم خەڵک و بینەر لە قەوسێکا لێم وەرگێ چکە بۆ ئەوەی هەمووی بە جدیەت قسە نەکەین. پیرەمێر دەگەڕێتەوە لە سەردەمی ئەحمەد پاشای بابانە کە ویش بۆی جێڕاوەتەوە لای ئەو وەیست و لە لای کانی باو ئەو ناوچانەوە خەڵک بۆ سەیران چوون بۆ شوێنانەی لە دەواازەی شارەوە تاگا بە پشتی شار ئێوارە مەغریبیە درەنگە بێت ئایلەکانە گەڕێنەوە کچێک لە خێزانەکەی بەجێ ماوە بە پەلە ڕاکە بە بەردەمی ئەحمەد پاشایە لەسەر بەرزاییەک دانیشتووە بۆی بگاتەوە بە کەسوکارەکەی شتێکی سلێمانی تەمەەن 12-14 ساڵە. ئەحمەد پاشا پێڵێ ڕۆڵە هێواش ڕاکە بە مەقەستەکە کول نەبێ کچەکە جوابیاتەوە سێڵێ 100 ئەوەنە کول بێ بەرسمێڵی تۆی پێکرێ. کچی سلێمانی ئەمەیە ژنی سلێمانی ئەمەیە. من باسی سەردەمی سەدەی هەژدە بۆ ئەەکەم کە لە دنیا لە فەڕەنسا دوای 36 مافی دەنگدان بەژندراوە. ئێمە عادی لە خانمان هەبووە 1924 مردووە قایم قامی هەڵەبجە بووە. ئەو مێجەرسۆنی کەشف کردووە کە ئینگلیزە و کورد نییە. حەبسەخانی نەقیبمان هەبووە گوزیدەخانممان هەبووە فاتمە مەحێدینمان هەبووە. لەبەرەوە ئەم شارە من نازانم لەکوێوە دەست پێ بکەم. بەزەم شارە لەم سەردەمەی ئیستایە ململانی سیاسی کوشتوێتی چ ململانی سیاسی هێزەکان هەر یەکێ بۆ خۆی کە دوانیان بەیەکەوە لە بەرنامەیەکی واشە ناتوانی دایاننی
نەک لە سیاسەتە اینجا هێزەکان بەرامبەر بە یەکتری بەڕاستی ئێمە ئیسا کەوتوینەتە بەرداشی هێزە سیاسیەکان وەکە خستوونیانێتە بەرداشی ڕۆم و عەجەم و ملمانە و دەوڵەتیەکان سلێمانی و کاتە مانای خۆی لە دەستەیە بکەوێتە بەرداشی ڕۆم و عەجەم سلێمانی بێ بەلایەن بێ تا ئینگلیزی ژاتۆ سلێمانی بەلایەن بووە یەکەم ناڕەزایەتی بەرامبەر دەوڵەتی ئینگلیز لە ڕاپەڕینی بەردەرکی سەلای 1930 لێرە ڕوویاوە هیچ شارێ لە عێراق و ناڕەزایەتی نەبوو کە لە سلێمانی هەبووە سلێمانی بەکەم ڕازی نابێ وەکو پێم وتی بەڵام هێزە سیاسیەکان ئەبێ تێبگەن ئیتر لەوەی نابێ بە سلێمانی بژین ئەبێ بۆ سلێمانی بژین ئەبێ قوربانی بن بۆ سلێمانی ئەبێ خەڵک و خاکی سلێمانی و کوردستان نەکەن بە قوربانی خۆیان ئەبێ خۆیان بکەن بە قوربانی خەڵک و خاکی سلێمانی چونکە بەڕاستی ئەم خاکە پیرۆزە ئەم خاکە وەڵامی یەک دنیا گرێ و گۆڵ و گومان و پرسیاری مێژووی بۆ ئێمەیەوەتەوە ئێستا فەڕەنسیەکان لای جێشانە خەریکی ئاسەوارێکن لە کونارە لەگەڵ یانە ڕۆشتوم یەک دنیا پرسیاریان جواباوینەتەوە من بە خێرایی ئەمە بێڵم کە سلێمانی بەڕاستی شتێکی سەیرە شتێکە تابلۆی ڕاستەقینەی مۆنالیزایە نازانی پێیەکەنیا ئەگری نازانی لەگەڵ تایە یا دشتە نازانی لەگەڵ تا بەردەوامە بێیا بەجێ دەیڵێ ئەبێ هەوڵ بی لی تێ بگەی بۆ نمونە تاکە میلەت هێنێتەوەیە لە دنیاە بڵێ مریشکی کوردی و براوی کوردی و قازی کوردی هێلکەی کوردی بەس کوردوە ئاڵێ من زۆر دنیا گەڕاومە بە ڕێزانش کە زواناڵێ عەرە بەڵێ بەلەدی ئەویترەڵێ خۆماڵی ئەویتر ئەڵێ ڕەسەن ئەویترەڵێ طەبیعی سروشتی باشە ئۆرگانی باشە ئەممان نازانی دکتۆرە فەڕەنسیەکە پێی وتم وتی بۆ یەکەم جار لە شارستانێتی مۆزۆپۆتامیایە باڵندەی ماڵی لەم شوێنەیە ماڵی کراوە مانگا و بزنوو لە کوردستان نا لە کونارە لە سلێمانی باشە سینۆها لە یاداشتەکانی یانوسێڵێ سەردانی و ناوچانەم کرد باڵندەیان ماڵی کردبوو نەبووە ئەم شتە لە دنیاە ئێ ماڵی شێرکوش ئەو گردەی پشتی سەرچنار من خۆم 50 ساڵە لەوێژیم نەمەزانی بۆڵم شێر چ عیلاقی بەم شوێنەوە هەیە ئێ لەوێ سێ ئێسک و پروسکی شێری گەوریان دۆزیوەتەوە کە ئیسا بردومانەتە مۆزەخانی سلێمانی لەو ماڵەیە بووە ئەو دۆڵە شێری تیا بووە یعنی جوابی ئێمە لە ڕابردووە شتێکی ترین کاتێ سیاست و ئایدۆلۆژیا و بەریەکەوتنی دینی ئەهێنین اینجایتە دواکەوتنی باشە دکتۆر لەگەڵتان بەردەوامە بم بەڵام شاناسخان دکتۆر باسی ڕۆڵی خانمانی کرد لە کۆندا ینی بەو پێی کە نمونەی ژنانی جوامێر و بە فەرهەنگی سلێمانی باس کرد دەمەوێت ئێوە بۆ مۆسفکەن ئێستا ئەو ڕۆڵە ئەو کاریگەریەی کە دکتۆر باسی کرد ژن ئەو ڕۆڵ و کاریگەریەی هەیە و بە تایبەتی ژنی سلێمانی لە ئاستە گشتیەکەیە دەتوانرێت خۆی پێناسە بکات و خۆی ناسان دەبێت بەراورد ئەتوان بڵێن بە شارەکانی دیکەش بەڵام دەستخۆشی لە کاک دکتۆرەکەم بەڕاستی کە وەسفێکی جوانی ئێمەیە بێگومان ژنی سلێمانی ئەتوانم بڵێم ئێستا زۆر زیاتر لە جاران ژنمان هەیە لە هەموو بارەکانە لە ڕاگەیاندنە لە هونەریە لە میوزیکا لە گۆرانیە لە دەستڕەنگینیە لە خەیاتیە شان بەشانی پیاوان کارەکەن ئەگەر ساڵانی زوو نەیانتوانی بە لەبەر هەنێ عادات و تەقالید دەرکەون چکە ژن لە سەردەمی خۆیان زۆر بووینە بۆ دەرکەوێ کە هەرچەنە ئەم شارە زۆرتر ئازادی هەبووە لە شارەکانی کە بەداخەوە ئێستا مەفهومی ئازادی غەڵەت پێناسە ئەکرێ لەم شارە ئازادی ئەوە نیە کە ئێستا منەی بینم ئازادیەوەی ئەو ساڵوە کە ژن بەیانی چۆتە سەر کار چۆتە سەر زەرعات چۆتە سەر دوکان کردوێتەوە ژنی وامان هەبوو ئێمە هەرمی هاوسەری نەبووە چەند مناڵی خۆی گەورە کردو ئیشیشی کردو لەو سەردەمە سەختە لەو سەردەمە گرانیە بەڵێ ئێستاش هەرەوە ماوەتەوە بۆ ئێمە بە شانازیەوە من خۆمێکێکم لەو ژنانەی کە ئەتوانم بڵێم زۆر بێرانە کارەکەم زۆر پشت بە خۆبەستن کارەکەم زۆر سپاس دەکەم ئەمەش ئەتوانم بڵێم وەکو نەریتێک و وەکو میراتیەک لە کۆنی کە سوکار و لە خێزانەکەمەوە بۆ ماوەتەوە لەو کەسایەتیانی کە لەم شارە پەروەردە بوون ئێمە باسی سلێمانی ناکەین لە شارەکانی کەسی زۆر لێ هاتوومانە بووە بەڵام ئێستا کە ئەڵێن وەکو ژنی سلێمانی بەڵێ بە خۆشحاڵی و ژنی ئێستا زۆر لە جاران باشتر و بەتواناتر و لێ هاتووترمانێ زۆر باش شاناسخان بۆ پێی کە هەڵبەت بۆ خۆت تێبینیت زۆر هەیە لەسەر بابەتی خواردن و کولتوری خواردن و ئەوانە ئەگەرنا وەکو ئەوە ناکە مادەم خانومی مەسەلەی خواردن ببەسمەوە بە ئێوە بەڵام بە هەندێک باسی سەرسفرۆخوانی سلێمانی بکەین ئەو سەرسفرۆخوانە سلێمانیانە چۆن بوون و ئێستا ئەو بۆن و تام و ڕەگەزە سلێمانیانە لەناو سەرسفرۆ خواردنەکانە ماوە سەر سلێمانی سەر سفری سلێمانی کۆن کە دانراوە پێکەوە ژیانی تیا بووە
پێکەوە ژیان وەکو کاسە هەبووە بۆ نمونە ئەگەر هەرچ خواردنی هەبووە ئەگەر ئەو ژەمە تەماتەیەکی سوور کرایەتەوە دوو دراوسێ لەگەڵەوە ماڵە خواردویانە بەتەنیا پێی نەخوراوە نەیتوانیوە بیخوا ئەنانی نەبووە وەکوی ئێسانە بۆ خۆشیەکان بۆ خۆی هەڵگرێ لەگەڵ کەساب بەشی نەکە ئێستا وێلیاتۆ بەداخەوە ناخۆشی کۆستەکانیش بەش ناکا لەگەڵ خەڵکە یعنی ئەم زروفە وای لێ کردوون کە مرۆڤەکان وای لاتۆ لە یەکتری ئەترسێت هەموو شتێک بۆ خۆی هەڵەگرێ بەڵام ئەو ساوان نەبووە ئەو سا خەڵک دڵی ساف بووە ئەو سا خەڵک زۆر بە دڵێکی پاکەوە هەمووی من لە گەڕێکی چوارباخی سلێمانیا لەدایک بووم ئێستش ئەوانەی کە لەگەڵ منە لەو گەڕەکە لەدایک بوون هەمومانەکە خوشک برا سێری یەکتریەکەین ئێستش باوەڕ کە ئەگەرێکێکمان پەنجەیەکی گەرم بێ بێتاقەت بێ هەموو دیفاعی لەکە یعنی ئەو ڕۆحێتە جوانەمان هەرماوە بۆ نمونە ژنێک مناڵی بووە هەموو گەڕک شیری یاوەتێ یعنی هەمووی خێرا کردوێتێ باوەش و پێچاوێتێ و وەکو مناڵی خۆی وەکو جێگی خۆی یعنی چاوی لێی بۆ یا هاوسەر یا مناڵ هەمووی بە کاکە یەکتری بان کردووە هەمووی ڕێزێکی تایبەتی هەبوو بۆ یەکتری کە ئەمە وای کردووە ئەو جوانی و پێکەوە ژیان و خۆشەویستیە وەکو نەریتێک بمێنێتەوە بۆمان کە ئێستا ناڵم نەماوە ماوە بەڵام ئەتوانم بڵێم زۆر کەم بۆتەوە ئەویش بەهۆی سەرقاڵی ڕۆژگاری دایک و باوکەکان بەهۆی ئیشوکارەوە بەهۆی تەکنەلۆجیا کە زەرێکی زۆری لەو بارەیەوە لە ژیانی ئێمەیاوە زۆر باشە مامۆستا ئەتەوێت لەباری خواردنەوە سپاسی یەکەم جاران کاسە دراوسێتی هەبوو ئێستا سەرسفرە خوانە و بتانە سلێمانی ماوە مامۆستا نەخێر حتا ماڵێک شێشێکی لێ نایە تەمان دراوسێ با بڵین بینیان ئەوەنە نەبوو کەیبانووی ماڵ بە کوڕەکەی و ئەوگو کوڕی خۆم قاپێ بەرە بۆنی ئەو چێشتە چووە بەسەریانە ئێستا گوناهمانەکە یان بەدەیان جار هەتا خۆم دایکم کە ناوی حەلاو بووە بڕێ لەگەڵ لە ماڵەکە پیاز نەمایە بەرامبەر ماڵی ڕەمزی ئێستا خەڵک بۆی عاجە بێت بەڵێ بەرامبەرمان ماڵی ڕەمزی فەتاح لە ماڵی ڕەمزی فەتاح مامی با بڵێن ئیبراهیم محەممەد دایکمێ نرد ئەیگوو بڕۆ سەرچێ پیاز بێنە تا ئەچمە بازار یا ئەوان لیمەندوزی نامە ئایان نرد حەلاوەخان پارچەیە لیمەندوزی خۆشیەها لەگەڵی دارەکەشی کۆمەڵایەتی خۆشەویستی ئەوەی جەناب بفەرمووی نەما ئەو خۆشەویستە ئەو بابەتە کۆمەڵایەتیە چۆن بوو گەڕە خوشک و برا دەرەچوو زۆر پێڕۆکراوە ئەوە لە سلێمانی زۆر پێڕۆکرا بەڵام پشتمان شکا بوو بۆ دراوسێ کرد وڵا خوشکتە نابێبیێری باری کۆمەڵایەتی شتێکە بۆ بژارمەوە مناڵی خۆم من ئێزەتی برام کە ناونرا دایکم ناوی نادوایی باسە قسەی شتان بۆ ژێرمەوە ئەو خۆشەویست ناوی ئەزت یەک پارچەی دڵ یەک پارچە ڕەفیقەکانی ناویان ئەزەت یەک پارچە 61 دکتۆر بوو بە پێشەوەرگە من چوومە کوردلیە هەفتا هاتۆ ئۆتۆمبیل لایە مەخسە من لەگەڵ مناڵانی گەڕک دایکم مێوژوو نۆک نەیهێشێواران لە دەرەوە بین هەموو مناڵان ڕەفیقەکانمان کۆ بینەوە لە ماڵی ئێمە مێوژوو نۆک قسەمان نەکردجا مناڵی ئەو حالە پێکەوە ئاوا بوو ڕۆژێ لە ماڵی ئەمە ڕۆژێ لە ماڵی حاجی مەلا مارف بابڕین باوشی ئەزیز و دکتۆر ئەو ڕەحمان ڕەحمە بێکارە ئەحمە زەنگەنە پشتەرە یعنی باری کۆمەڵایەتی لە بینی مناڵانە ئەوەنە خۆش بوو هەموو خوشک و برا کچ و کوڕ خوشک و برا یەکتری بوو باشە دکتۆر واز لەوە بێنە خۆت زعیف کردووە دەرنەکەوێت کە خۆشخۆری زانین کە خۆشخۆری بس قسە ناکەی لە بەستەر باسی خواردن نەزان پەیوەندی هەیە بووی مامۆستافەمی مامۆسات بووە تۆزێک هەر ئەو حەزەرە هەرماوەتەوە مێ باسێکی ئەو بۆ بکەی کە لەگەڵ مامۆسایەکی چۆن بۆ مامۆسا فەهمی وە باسێکی خواردنی سلێمانی فەهمی یەکێکە لەو مامۆسا خۆشەویستانی کە مامۆسای زۆر لە قوتابیانی ئەم شارە بووە سلێمانی ئەو ساوەکو ئیستانە بوو بەڕاستی هەرچەند ئەمان تەمەنیان پڕبەرەکەت بێ لە ئێمە گەورەترن بەڵام لە سەردەمی ئێمە شاهر کۆمەڵێک شت مابوو بۆ نمونە ئێمە هەموو هەوڵێکمانەوە بوو بتوانین ببین بە قوتابی لە ئامادەی سلێمانی کوڕان ینی ئەومان بۆ بە قەت زانکۆیەک بەلاوە گرنگ بوو تۆ لەو یەکەم ئامادەی سلێمانیە بتوانێت بخوێنی جا چ بۆ ئەوە چ بۆ ئامادەی سلێمانی کچانی ژەر بە هەمان شێوە بوو ئەو مامۆستا بە ڕێزانە بەڕاستی
بە ڕۆحێکی زۆر 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 پەروەردەکارانە و فێرکارانە مامۆستایەتیانە کرد دەرسی خصوصیان پێوتین بێ بەرامبەر کۆیانە کردینەوە لەو بابەتەی تێنەگەشتوین بۆیان نەوتینەوە هانیانەیەن کە وڵاتەکەمانمان خۆش بێ لە ڕژێمی ئەو کاتە ئاگاداریانە کردینەوە کە ئەمە چییە ئەمە چۆنە کە تۆ زانی بارودۆخێکی زۆر نالەبار و سەخت بوو پەنجەرە بڕای بە دەرگا و بە دیوار نەبوو لەو سەردەمەیە بەڵام بەڕاستی ئەم مامۆستایانە بەقەت زانکۆیەک ڕۆڵیان لە گەورەکردن و پێگەیاندنی ئێمەیە هەبووە بەڕاستی مامۆستایانی سلێمانی پێشڕەوایەتیەکی گەورە بەتەکید لە ڕیزی پێشەوەیانە کە ئەوەی کە ئێستا لە سلێمانیە گوزەرێ و خەڵک لەم شارەیە ئەتوانێت پشت بەخۆ ببەستێ و خۆی بەسەرکردە بزانێ و خۆی بە بچووک لێزانێ بەڕاستی هەوڵ و هیمەتەکەی بۆم بەڕێزانە بوو تۆ شعری گۆرانە زانی کە لە یەکەم کۆنفرانسی مامۆستایانە لە شەقلاوە ئەیڵێ ئەگەر ئەوسا مامۆستاکان یا سوڵتانیان پێ ئەگەیان باشەوە مەنفێستێکی گەورەی گۆڕانکاری کۆمەڵایەتیە ئەوە گاڵتە بە ئەو تەوریسی سیاسی تەجاوزەکە خۆ بەکەم زانین تەجاوزەکە ئیتر هەرڵێ کوڕی دەرەبەگ و ئاغا و دەسەڵاتدار و پارەدارەکان نابن بەشت فێریانە کردین کە خوێندن چینی کۆمەڵایەتی دەگۆڕێ کوڕی فەقیرێک کە ئەبوو بە ئەندازیار ئەبوو بە مامۆستا ئەبوو بە پزیشک ئاستە کۆمەڵایەتیە بژێوی ڕۆژانەکەیە گۆڕا لە خوار فەقرەوە ئەبوو بە یەکێک لە خانەدان و لە لەوانە بەڕاستی ئەمان توانیان بەڕاستەقینەی نەک بە ئیدعای سیاسی کۆمەلگای ئێمە بگۆڕن زۆر باشە زۆر باشە دکتۆر بۆی کەشە سلێمانیەکە هەر لە بیر نەکەین بە دینەوە لای کاگازات بە دەنگە گەرمەکەی جەیەکی سلێمانیانە بە مەقامێکی سلێمانیانە ئەمجارە بفەرمونون بابەتێکی تر. دعانەکەی شوێن ماڵە گەورە دعانەکەی شوێن ماڵە گەورە سەرە و خوار ئەڕۆی بە پێچ و دەورە لە ڕاگوزەرتە بە دڵی پڕخەمم ڕۆژی ڕووناکە لێ کردم بەتەمەم بۆش پێم نانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نازدارانی جاو نمونەی دەستی پەروەردگار بووی بە شوێنێ تۆیە گوڵی بەهار بووی بە شەدەی لار و سەرپۆشی کەتان وەگمان کەتانی جەرجانە سووتان بە شەوی تاریکی دەیجوور بووکی ڕەسماڵیان پڕەکرێ لە نور توخوا ئاوەکەی بۆن گوڵان
وسەرچاوەکە کەمێلاوەکە نازداران بوونە ماسی دوئاوان بە بۆمبای ڕاوکەرە کەوتە سەراوان ئۆخەی گرداکە یارە چەند شیرینە و نازدارە ئۆخەی گرداکە یارە چەند شیرینە و نازدارە ئەو کارێزای لەبەریە ئاوی شیرینی شارە ئەو کارێزای لەبەریایە ئاوی شیرینی شارە مطرب بساز و نەیبێ ساقی بەجامێ مەیبێ مطرب بساز و نەیبێ ساقی بەجامێ مەیبێ لە عاجزی مەتەیبێ ڕوو بکەینە شارومانیە مطرب بساز و نەیبێ ڕوو بکەینە شارستانی تەنگە خۆش بێت زۆر زۆر تەنگە خۆش بێت سەرماشمەوە بۆیە خۆی یارمەتی تیا ئەوە بۆی کە باشتر گۆرانیەکە بڵێیت دکتۆر ئەگامان لێکە مێلێکی باشە هەیە بۆ گۆرانی و هەست تێبینیشم کرد کە چێژ لە گۆرانیەکە وەرگرت ئەگەر مسەلمی داوا بکەین ئەتوانین لە بۆ یادی سلێمانی گۆرانێکی تایبەت باشە چکە یادەکە زۆر پیرۆزەبا من ناشرینی نانە ناشری ناکەین بابزانین چۆنە بێ ینی باش شتێکمان پێشکەشکار دکتۆر ئەزانی ئەمڕۆ من چەند هیلاک بووم توێشەوکە بە ناس و بوویتە سەروان دوێشەو کە بە ناس بوویتە سەربان ئەمە کێ چۆتە سەربان نازانین بەڵام دوێشاو کە بە ناس چوو بوویتە سەربان وەک مانگ لە شەودا سەرت لێم شێوان ئاخر نەمدی بوو هەتاکو دوێشەو دوو مانگ بدرەوشێ لێگاستمان جار جار بە ڕووی ناز لێویا بردەوە هەروە گوڵ باخی دەویا کردەوە هەڵاڵی کوێستان سوورەکاتەوە سەر بەنە یارم بیرە خاتەوە دەستەکانە خۆش بێت دکتۆرگیان دەنگ خۆش گۆرانێکی تایبەت بە نازی گەنجی نییە من گەنجیە والله هەر مامۆساتە پرسیارە والله لە گەنجیە و لە پیریە هەر ئەوەیە لە ئەوەل و لە ئاخیرە وەکو فارسەکان ئەڵێن ژنیە خوایەکە و ژنیەکە ئەوەی تر خێزانی دکتۆر بە تەواوەتی مسۆگەرە لەوەی کە ئەوەڵ و ئاخیرە مامۆستاگیشان وردە وردە نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامەکە بۆ یادی سلێمانی ئەگەر ئێوە قسەیەکتان هەبێ ئەتانەوێت چی بڵێن نیزافەیەکتانە بێ بۆ قسانی کە کردوتانە وەک جەنابی دکتۆر فەرمووی بەڵێ بەڕاستی ئەگەر لە من ئێوە لە دهۆکەوە بێن بۆ سلێمانی بەڵێ دهۆک زۆر شتی بۆ کراوە هەولێر زۆر شتی بۆ کراوە کە پایتەختی هەرێمە پێویستە زیاتری بۆ بکرێ بەڵام جێی داخی من و هەموو شاری سلێمانیە کە سلێمانی وەک پێویست بۆی نەکراوە ئەو خەباتەی سلێمانی کردی من لە یادمە شۆڕشی 61 شۆڕشی 74 شۆڕشی نوێ 76 هەموو شۆڕشەکان یەکەم تەقە لە سلێمانیەوە شەهیدی زۆری یاوە
بەڵام حەقی خۆی نێراوەتێ چ لە پرۆژە لە چ ئاوادان زۆر سپاس مامۆستا ئەگەر بە کورتی میوانەکانی تریشم سەرنجی خۆیانیان هەبێ دکتۆریان زۆر بە کورتی لەسەر من ئەوڵێم ئەوەی سلێمانی خۆشەوێ ئەبێ جوانیەکانی ببینێ ئەوترێ مێشێ گەشتە ڕووینیگارێ لە خاڵەچێ باشە ئێمە نابێ هەر بە دوای ناشرینەکانی سلێمانیەوە بین سلێمانی شتی کەمی بۆ کراوە بەڵام شتی نەوعی بۆ کراوە ئەو گران میلیۆنەی تۆ بە 360 پلاس سوڕێیتەوە لە هیچ شارێکی عێراق و کوردستانە نیە بە هەولێریشەوە ئەو ڕیسایکلینی لە سلێمانی هەیە لە هەموو عێراقانیە ئەو پرۆژی سەوزکردنەی بۆ سیەکانی سلێمانی هەیە کە گۆیژەن نییە ئەو دیمەنەی کە پیرەمێر دەچێتە سەر گۆیژە و خۆر ئاوابوونی سلێمانیە بینێ لە هیچ کوێنیە بەڵام بەداخەوە ئێمە ناین جوانیەکانی سلێمانی ببینین شکاوینەتەوە بە دیار سوۆسیال میدیاوە شکاوینەتەوە بە دیار ڕاگەیاندنی ئاراستەکراوە شکاوینەتەوە بە دیار ملبلانی سیاسی حیزبەکان زۆر سپاس دکتۆر شاناسخان وەکو نوێنەرێکی خانمان جەتوانم بڵم وتەی ئێوە لەباری سلێمانیەوە و لە قسەی کۆتایی تانی زافەی خۆتان داواکارم کە ماڵن یادی سلێمانی هەموو یادێک کارێکی تیا بکرێت هەموو یادێک تازەگەریەکی تیا بکرێت هەموو یادێک وەکو ئەم بەڕێزانە فەرمویان زیاتری تیمان برێ بە سلێمانی من لێرەوە ئەوە ژەڵێم دەستخۆشی زۆر لە کاک دکتۆرەکەم بەڕاستی ناڵێم خۆی دانیشتووە ئەتوانم بڵێم خۆزگە سلێمانی چوار کاک دکتۆری کەیتیا بە بەڕاستی ئەوەنگەی من ئاگادارم وەکو هونەرمەندێ کە چۆن ئاگای لە خەڵکەکەیە و کە چۆن بە پەرۆشیانە و چۆن بە پاراستنی ئەم شارەوەیە هیوادارم ئێمە ساڵ بە ساڵ تەنها دانەنیشین یادێ بکەینەوە بە قسە و بە هەنێشت بتوانین بە فعلی یارمەتی ئەو کەسانی تیابن کە هەنگاوی تازە ئەنێن کە خەونی تازیان هەیە دەستگیری ئەو خانمانە بکرێ کیانە ببنە خاوەن کار و پیشەی خۆیان زۆر زۆر باشە سپاسی میوانەکان مەکەم زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێز مامۆستا فەهمی عەزیز وەکو کەسایەتێکی شاری سلێمانی بە خوشحاڵیەوە میوانمان بوو زۆر زۆر سپاسی هاتنتەکەم دکتۆر هەڤاڵە بوو بەکر پارێزگای سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی جەنابی هەروەها شاناسخان وەکو شارەزایەکی بواری کولتوری سپاسانەکەم کاک ئازاد بەر لەوەی کە ینی بە تەواوەتی کۆتایی پێبێنم من ماڵاوی خۆم لە بینەرەکان مەکەم ئەوە بە مقامێک و بەدەنگێکی ئێوە کۆتایی پێهێنن سواسی ئامادەبوونی هەردوو ئێوە شەکەم ئەرکتان کێشا و سپاس بۆ ئەو سۆز و گەرمی کە بە بەرنامەکەتان بەخشی خۆشەویستان ئەم بەرنامەیە ئەم یادە تایبەت بوو بە یادی 238 ساڵەی شاری سلێمانی ئێمە لێرەدا بەرنامەکە کۆتایی پێهێنین سلێمانی لا بەرەو پێشچوونەکانی و لە جوانیەکانی و لە ئاوەدان بوونی بەردەوام بێ و ماڵەکانتان ئاوادان بێەوە فەرمان باشە با منیش دوو ڕێکم ساکەرخان لۆنا خۆیان فیگەرێکن کە لە کوردستانە نین قسە لەسەرەکردن نەخۆشخانەی هیوا و سەنتەری ژیان و ژیانەوە بۆیە ناکەوێ ئەم مامۆستایانە و دکتۆرەختەر و هاوڕەکانی لە پشتان نەک حکوومەت باسی پێکەوە ژیانەکەی ئەوە شاناسخانە ڕۆبەکەی پاپای چنیوە و دروست کردووە کە هەموو موریەکانی ئەنفال و ئەنفالی بەرزانیەکان و هەڵەبجێ و لە ڤاتیکان کردوێتە بەری پاپا میوانەکان کە بەڕاستی لە ئاستی هوەریانە وەک بێنەزیرن بۆیە بەڕاستی سلێمانی ئەمن تۆ نمونەیەکت هێناون ئەهلی دانشن هەر کەسێکیان بگری لەم شێوان بە دڵنیاییەوە ئێمەش ئەوانی کە بۆ ئەم بەرنامە دەستنیشانمان کردوون جاڵەوەی کە سلێمانی کەسایەتی تایبەتمەندی هەیە بەدڵنیاییەوە گوڵبژێرینەکانن ئێوە فەرمون ئێوەش بە دەنگ و سۆزێکی تر کۆتایی بە بەرنامەکە بێن فەرمون خۆشەکانی شاری سلێمانی دوگمە و دۆڵاوی بانی سوخمای ئاڵ دوگمە و دۆڵاوی بانی سوخمای ئاڵ بوونەتە پەرژینەی هاوار جوتێلی مۆی کاڵ بوونەتە پەرژینی جوانی جان جوتێ پرچاقاڵ تەماشای خاڵی